ڕۆژاوی شاری کەرکووک ئەنجامیاندا لە خۆراوی شاری کەرکووک ئەنجامیاندا بەڕێز مستەفا چاوڕۆژ کە یەکێکە لە فەرماندەکانی پێشمەرگە لە میحوری کەرکووک لە ستودیۆکانمان لە شاری سلێمانی و لەگەڵمان دەبێت. بەڵێ کاک مستەفا شەوتان باش. وردەکاری هێرشەکەی ئەمڕۆ هێزەکانی پێشمەرگە لە میحوری کەرکووک چی بوو گەر بۆ بینەرانی نارتی ئەڕوونی بکەیتەوە؟ زۆر سوپاس بۆ هەموو ئەو پێشمەرگە و فەرماندانەی کە ئێستا لە بەرەبەیانەوە لە شەردان لەگەڵ تیرۆریستان و داعش لێرە شەوە دیارە سڵاو و نێرم بۆ هەمویان یەکە بە یەکەیان سەری ڕێز دائنوێنم بۆ هەموو ئەو شەیدە قارەمانانەی کە ئیمڕۆ گیانی خۆیان بەخت کرد لە پێناوی پاراستن و ڕزگارکردنی ئەو بەشەی تری کوردستانە. دیارە لێرەشەوە من هەروەکو باسم کرد من ئیمڕۆ لەوێ نەبووم، ینی بەڵام وردەکاری و چکە بێ ئینسان حەزمە کرد ئەو فەرماندانەی کە لەوێن ئەو برا مەسئولانەی هەم لە لێپرسراوی میحوار هەر لە فەرماندەکان بیان توانایە، بەڵام لەبەر حکمی ئەوەی کە ئەوان ئێسام و مەژغوڵی شەڕن، مەژغوڵی ئەوەن کەوا چۆن هێزەکانی خۆیان ڕێخەنەوە، من داوای لێبوردنیان لە یەکەم کە ئێستا لە باتی ئەوان ڕەنگە هەندێک قسە بکەم. ئەو بەرنامەی کە ئیمڕۆ دانرابوو دیارە لە خۆیەوە نەبوو و بەرنامەی بۆ داڕێژرا بوو. خۆتان ئاگادارن لە ڕۆژانی پێشوە ئەمە سیلسلەیە بەرنامەیە لە 26 مانگە لە 11 مانگە ئیمڕۆژ لە بەرەبەیانە ئەو بەرنامەی کە دانرابوو لایەن وەزارەتی پێشمەرگە و هێزەکانی خۆمان و هەموو بەیەکەوە ئەو بەرنامە جوانەیان دانا توانیویانە کە کۆمەڵێک لەو دێهاتانەی کە تیرۆریستان و داعشانی لێبوون پاچی بکەنەوە. ئەوە دیارە ئەهمیەتی خۆی هەیە. ئەهمیەتەکەی ئەوەیە جارێ پێشەم وشتی تۆ خەتەر لەسەر دووس و لەسەر منطقەی کەرکووک و شوێنانە دوورەخەیتەوە. یەکێ لەوانەی کە خۆشتان لە ئیخبارەکە باسان کرد ئێستا ئێمە لە حدودی 24 کیلۆمەتری حەویجەین کە حەویجە بنکەی تیرۆر و پیاوکوژ و قاتیل و هەموو ئەوانەیە. ئێمە ئەوەی کە ئێستا کراوە سەرکەوتنێکی گەورەیە بۆ هێزی پێشمەرگە. دیارە بێجگە لەوەی کە هەموو ئەو برینارانە و شەیدانە ئەوە ئینسان بە خوێنی گەشی ئەو پێشمەرگانە بە هی ڕۆڵەی میلەتەکەمان تەواو بۆ، بەڵام هیچ خەبات و قوربانی و ڕزگارکردنی شوێنێکیش بەبێ شەید بوون نابێ. خۆشبەختانە خۆشە ڕەنگە بزانن ئەمانە هەموو کوڕی ئەو خەڵکانن و ئێمە موفەخیان پێوەکەین. یەکێ لە شتەکانی تریژەوەیە کە ئەمانە لە هەمووی بە ئابۆی ناسیفە زیاتر بوون، ینی ئەوانە وەکو بازەکەن ئیخبارەکانی بەڵێ بە شێوەیەکی گشتی زیانەکانی پێشمەرگە ئەمڕۆ چی بوو؟ ئەوەی کە ئێمە خۆشمان لە ساڵا بووین، دیارەگەل لەوێژ نەبووین دەقە بە دەقە لەگەڵ پێشمەرگەکانە لەگەڵ ڕەفیقەکانە لەگەڵەوانە خۆشتان ئیخبارەکان و نوێنەرەکانی خۆتان هەیە. تا ئێستاوەی کە تەسریحیان ناوە 15 پێشمەرگە شەیدە و نزیکەی 30 پێشمەرگەش برینارە. تا ئێستا ئەوەیە دیارە ئینسانیش ڕەنگە لە هەڵکشانە بێت، ینی ڕەنگە برینارێک شەهید بێ، بەڵام تا ئێستا ئەوەیە کە ئەو شەیدانە هەندێکیشیان خۆتان بینیتان لە تەلەڤیزیۆنەکەی خۆتان و ئەعلانتان کرد لە شارە زوور، لە چەمچەماڵ، لە قوشتەپە، لە شوێنەکانی تر تەرمەکانی تەرمی پیرۆزیان چۆتەوە بۆ لای کەسوکاریان و ڕەفیقەکانیان و میلەتی خۆیان بە شەرەفێکی گەورەوە نێژراون. کاک مستەفا، سەبارەت بە زیانەکانی داعش و ئەو ناوچانی کە هێزی پێشمەرگە ئەمڕۆ کۆنتترۆڵی کردەوە، بەڵێ وەڵا زیانی داعش دیارە حتمما ئەو شەڕەکە بووە. ڕاستە شەیدەکانی ئێمە زۆربەی بە ئەبووی ناسیفە و بۆ ئەلغام و شتانە بووە، بەڵام پێش ئەوەش چەند ڕۆژێکە ئەوەی وەکو چەند ڕۆژێکە ئەزانرێ کە ئەو بەرنمەیە هەیە و تیارەکانی هاوپەیمانان دیارە ئەم شەڕەش بە پشتیوانی ئەوان بووە. تیارەکان دەورێکی باشیان بینیەوە، کوشتاری چاچیان لێکردون، وورەی پێبەراون و کوشتارێکی زۆریان لێکراوە. ڕاستە من بیزەبت لە ساسە نازانم چکاوانەی کە لەوێشن نازانم کوشتار و شت چەنە تاکۆ کاتەی بۆ بەیانی و دنیا ڕووناگە بێتەوە بزانن، بەڵام کوشتاری زۆریان هەیە و دلیل بۆ ئەوە کە کوشتاریان هەیە لە پەیج و شتەکانی خۆیان داوایەوە کەن لە حەویجە
لە مزگەوتەکان لە شوێنەکان داوای خوێنەکەن داوای ئەوەکەن کە بچن هاوکاریان بکەن ئەمە خۆی لە خۆی نیشانەی سەرکەوتون نیشانەوەیە کەوان زەرریان هەیە. کاک سەفا ژمارێک لەو پێشمەرگانەی ئەمڕۆ شەهید و بریندار بوون بەهۆی بۆمبەوە بوو، ینی بۆچی کە لە ماوەی ڕابردوو لە چەندین هێرشکە هێزەکانی پێشمەرگان جامیان داوە، ینی هەمان ڕوودا و دووبارە بۆتەوە، بۆچی بەر لەوە ناگرن کە ئەم زیانانە بە هێزەکانی پێشمەرگە نەگات؟ بڵێ خۆ دەزانی ئێستا ئیعتیمادی داعش زیاتر لەسەر ئەو چاندنی ئەو عەبووە و شتانەیە کە لە شوێنەکانە ئیچینێ و هەوڵێک زۆر دراوە ئێستا پێشەوەی کە هجووم بکرێ ئەو سیارانەی کە تەرخان کراوە بۆ هەڵگرتنەوەی مین و بۆ تەقانەوەی بەردەوامە، بەڵام ئەوان ماڵێکیان نێشتوێتەوە شوێنێکیان نێشتوێتەوانە تۆ بتەوێ بچی شوێنێ بگریت و بڵێ وەڵی من ناچمەوەی کەتیایەتی ئەوەش نابێت. لەبەرەوە زۆربەی شوێنەکانی ئەعتیمادی ئەساسیان لەسەرەوەیە چکە خۆشیان نەزانن شەهیدەکانمانەوە تا هەمووی بەوانەیە بەو ئەبووی ناسیفە ئەوانەیە و هەوڵیش زۆر دراوە، بەڵام تۆ ناتوانانی سەیتەرە بکە، یانە بێ شەڕ نەکەی یانە بێ جاری وهەیە من لێ بنێ. من خۆمان یەکێ بووین لە مانگی لەدا لاینەکانی حلیاوەکانە تعلیماتیشمان دەرەکرد بۆ پێشمەرگە و چی بکەن و چی نەکەن، خۆمان سیارەکە من و کاک جعفەر و هەندێک لەو برادەرانەی تر کەوتینە هەر سیارەکەی خۆمان لەگە دەرەنەبووایە پارچە پارچە بووین خۆشمان کەوتینە سەر سیارەکەی بە شەرتی یەکێ لە قسەکانمان بۆ هێزی پێشمەرگە ئەبێ ئاگاتان لە خۆتان بێوا بکەن وانەکەن، بەڵام لەگەڵ ئەوەشە دیارە هەوڵێکی زۆرە درێ ئیعتیمادی ئەوانیش لەسەرەوەی ناشرەت فەنگیان کەم ماوە. بەڵە کاک سەفا ئەو ئێوە لە ماوەی ڕابردوو تیمتانە بوو بۆ هەڵگرتنەوە و پوچەڵکردنەوەی بۆمبی چێنراو، توانای ئەم تیمانە چۆنن؟ ئایا دەتوانن ئەو ناوچانە پاککەنەوە کە بۆم ڕێژکراون؟ ئەو تیمانەی کە ئەچن بۆ هەڵگرتنەوە جارێ پێش هەموو شتێک بە تاقی تەنیا خۆ ناتوانێت خۆی ئەگەر بچێت بیکە کێتر کەمینی ئەوانەوە هەموو یانەی گرنگانی تەقێنەوەیە، لەبەرەوە لەو کاتابێ کە حملەی پێشمەرگایەکرێ کە حملەکە ژەکرێ تۆ لە 100% ینی نازانی ئەگەر بزانی لەکوێیە حتممە بە سەریان ناڕۆیت و ئەو شوێنانش لە شوێنێکە ئیچێنن کە خەڵک هەستی پێنەکە دایمە ئیسیفادە لە ڕابردووی خۆیانەکەن. جا لەبەرەوە من پێم وایە هەوڵێکی زۆرە درێەوە ئەو تیمانە ئەوەی بۆیان کرابێ ئیمڕۆ ئەوەی کە تیمەکە لەگرێتەوە شەید بۆ کاکە، ینی ئەوە نییە بڵێ کە وڵا خۆتی لێ پارێزی تو نیکەی ئەوەی کە ئیمڕۆ ئەوەی کە ئەلغامەکان هەڵکارەکەی چییە کە ئەندامانی ئەو تیمانە خوانی بۆمبەکان بە خۆشیانە دەتەقێتەوە؟ وەڵای فێڵی دوژمنە، ینی ئەوانیش دیارە بە شێوەیەک لە شێوەکان هەر جاری ئیسیفادە لە شتێکەکەن ئەجنا خۆ هەموو ئەو جیاز وشتانەیە کە جیازی متەتەورە ئەو جیازانەیە کە بەکار هاتووە و ئیشەکانی خۆی باشەکات ڕەنگە لە قومبەلە تەقێنێتەوە ڕەنگە لە بینی فترەیەکایی شێ بتەقێنە خۆ نیە بڵێ هەموو بتەقێتەوە بە پێش مەگەر وابێ خۆ هەمووی وێرانە بێ. لەبەرەوە ئەوەی کە ئەکرێ ئەوەی کە ئیمکانە بێ جەدێکی زۆرەکەن خۆڵ ناگرێت خۆ لە ڕابردووشە مەسئولی تیپەکانەوە کاک مستەفا لە جەلەولاوانە و کاتە ئەوژە لە هەڵگرتنەوەی ئەلغام و شتیوا بوو شەید بووەوە ئیمڕۆ و کڕەمان هیچیشمان زۆر لەو ڕەفیقانە لەو پێشمەرگانە شەید بوون ئەوەی کە بکرێتتر ئەوەی کە هەیە ئەمەیەکەی بینی. بەڵێ کاک سەفانی کاتیەوە نییە کە پلانەکەتان بگۆڕن، یعنی هەر هێزێک کە هێرش بێتە سەر هەر ناوچێک بانی بە بەردەوامی گە ڕوبەڕووبوونەوە هەبێ قوربانی زیاترە، بەڵام لە ماوەی چەند هێرشی ڕابردوو هێزی پێشمەرگە بەشی زۆری قوربانەکان بەوەی بۆمبەوە بووە. بۆ خۆشی باسی کرد کە پلانی دوژمنە ئەوەی کە ئێوە ناوتەنە، ینی بۆچی ئێوە لەگەڵ ئەو پلانە خۆتان ناگونجێنن یا بۆچی داوانەکەن کە تیمی شارەزای بیانی بێت بۆ ئەوەی کە ئەو بۆمبانە هەڵگرنەوە؟ قوربانەمانەی کە تیپەکان کە چند ئەو شتان ئەوانە هەڵەگرنەوانە هەمووش دەورەیان دیوە لە خۆیانەوە ناتوانم خۆ من ناتوانم چمەڵی گرمەوە گە شارەزایم نەبێ پێشمەرگەیەک ناتوانێت بچێ ئەو برادرانە ئەو پێشمەرگە قارەمانانە کە چنەوەکەن دەورەیان دیوە ڕندیشان لە دەرەوە دەورەیان دیوە و هەوڵی ژەدرێ، بەڵام تۆ یانە بێ دانیشین و دەسەوەسان و بەڵام کاتیەوە نیە کە پلانەکەتان بگۆڕن حتمما نەبێت لە هەموو شتێک دەرز وەرگرین ئیسیفادە بکەین هەوڵ بین کە چۆنەڵی لەو فێڵ و بە زمانی کە داعشەی نێتەوانی ئێمە ئیسیفادی لێ بکەین و هەوڵ بین زیاتر کادیرەکانمان پێشمەرگەکانمان وەزارەتی پێشمەرگە زیاتر معنیە بۆ مەسەلەیە هەوڵ بات دەورەی باشتر بکاتەوانێ ئەو پێویستیانەی کە بۆ جەنگ و بۆ شەڕ و بۆ هەڵگرتنەوە هەوڵ با بەدەستی بێنێ ئێمە ئەو شتانەی کە بۆمان ناتۆ لە دەوڵەتان و خۆمان چیمان هەبووە، ینی ئەوەی کە بۆشمان ناتۆ کەمە هەوڵ دەین شەڵات زیاتر بکەین و ئەو زەرانەی کە ئێستا کردومانە لە ڕابردووانەی کەینەوە.
بەڵێ کاک مستەفا ئێرشەکەی ئەمڕۆ ئێرشەکانی پێشتر ینی بۆ سەر داعش تا ڕادەیەک ئاشکرا بوو ینی هەست ناکەن ئاشکرابوونی پلانەکانتان زیانتان پێگەێنێ یا چی ڕۆیە کە پلانەکانتان ئاشکرا بێ وڵایی کاکە مەسلەی پیلان وای لاتۆ بەهۆی ئەم تەکنۆلۆژیا و پێویستی و شتانەوە کەم شتماوەتەوە بە شارەزایی دووەم شەڕەکەی ئێمە ژێسا خۆ دەزانی شەڕێکە کە ڕوبەڕووە و پێشەوە ئێمە لە 10 ڕۆژ 15 ڕۆژ پێشەمانزانی مانگیان لە 11 مانگە هجوومەکەین 26 مانگە عینیشی دەمانزانی خەڵگەی زانی لەبەرەوە وای لاتووە ئەسرار نەماوە ینی ئەوە نییە کاک مستەفا ئێوە فەرماندەیەکن تەجروبەیەکی زۆری ڕابردووتانەیە ینی هێزێک ئەگەر نەتوانێت پلانی خۆی بپارێزێت چۆن دەتوانێت سەرکەوتوو بێ ئەنی شەوی ڕابردوو بۆ نمونە لە چەند هێزێک بڵاو کرایەوە کە هێزی فلان لایەن دەچێتە بەرەکانی شەڕ و بەرەو کەرکووک بەڕێکەوتن ینی ئەمە هەز ناکەی کە وەکو خۆت باسی لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەبێتەوەی ئاشکرابوونی پلانەکەتان قوربان دەمێکە دوژمنی ژەوازانێ و هەر لەو ڕۆژانەوەی کە تەرکیزی تیارەکانی هاوپەیمانان لە سەریانەوە نەزانن کە هجوومیان بۆ کرێ و شوێنەکانیشیان مەحدود و دیارە لەبەرەوە خۆڕاستە ئەمەی ئەگەر ئینسان خطەیەکی عسکەری زۆر مرەکەز و باشە بێ و نەزانێ هەموو خۆی هەموو خطەیەکی عسکەری نابێت کەشف بێ هەموو خطەیە کە بەرنامەی بۆ دانی نابێت لەو هەیئەتە قیادەی کەیکا تاکو و کاتی جێبەجێکردن بەڵام ئەوەی کە بۆ لە میلەتێمە بەم شێوەیە ڕۆیشتەوە ئیتر هەوڵیش بێ ئینشەڵڵا بۆ داهاتوو ئیسفادە لە وەزە بڵێ کاک سەباکەواتە ئاشکرابوونی هێرشەکانی پێشمەرگە بۆ سەر داعش چ کاریگەریەکێ بۆ لەسەر زیادبوونی زیانەکانی پێشمەرگە وەڵایی پێم وانە ئەو تەسیری بوو بێت چکە ئەو ئەبۆی ناسفەی خۆوان شەڕەتفەنگیان لەگەڵی مەزرەنگە لە 1-2 شوێنە یەک پێشمەرگەمان بە فیشەک شەید بووە ئەو مقامەی کە لە ئەو شوێنەگە بوو کە کردبوویان لەوێ پێشمەرگەکان محاسرە بوون و شەڕێکیان کرد پێشمەرگەیەکە لە شەقی لە دەرگاڵا بوو چوون لە ئەوانە ئەیناوەکو تر زەمووی ئەمە ئەبۆ ناسفە بوو ئەوان مقاومەیان نەماوە هەم لە ڕووی ژمارەوە هەم لە ڕووی ڕۆحێتیشەوە خۆتان تەماشاکەن بزانە لە هەموو ئەو جەبانەی کە کراوە لە دووسخورماتۆ بیگرە تا داقۆ قوتاق و ئێوە ئیمڕۆژەوێ شەڕی مقاومەیان نەماوە ئیلا شەڕی ڕاکردن و ئەمەی کە ئێسایی هێنن ئەبێ ئێمە هەوڵ بین ئیسفادەی لەوە بکەین هەموو کارێ بکەین کە فەرماندەکانمان هەمویان ئیشەڵا بۆ داهاتوو ئیسفادە لەو هەڵانی خۆمان بکەین کە کراوە کاک سەفا باسی لەوە کرد کە کاریگەری نابێت بەڵام دانانی بۆم ڕێگر بوو لەوەی کە بتوانن ئەو پلانی کە داتان نابوو 15 گوند بوو بۆی کۆنتترۆلی بکەن بەڵام ئەمڕۆ 11 گوندتان کۆنتترۆل کردەوە وەڵام معلوماتی من وتیان 90 نیوەنگی کە قسەم لەگەڵ کردوونەوە شوێنەکانیش هەتا ئەو لیوانی کە لەوێش بەشدار بوون هەموو ئەو هێزانی کە لەوێ بوون وتیان تەنیا 2 شوێن ماوە ئەویش کشاوی نەتەوانێ اینجاگەر نۆ بێ و دەبێ ئەبێ لە داهاتووە هەوڵ بین ئەوەش جێبەجێ بکرێەوە هەوڵ بین نهێنێکە زیاتر باشتر بپارێزراو بێ و ئەوەی کە کراوە ئیمڕۆ کراوە دیارە خۆیانەوانەی برادرانی کە لەوێ مەسئولوانی کە لەوێ عسکەرین ئەوان خۆیان تەقدیری ئیشەکەکەن تەمە ناکەین لە ڕۆژانی داهاتوو شاگە شتێک پێویستمان بێ بکرێت چکە ئەمە شتێکی گەورەیە ڕەنگە ئێستا ڕەنگە تۆ پرسیارە لە من نەکرد ئێمە کە ئەمانە ئەەکەین ئێمە شەڕ لە خۆمان لە کوردستان دوورەخینەوە شەر لە دووسک دوورەخینەوە شەڕ لە کەرکووک ئێستا وای ڕەنگە شوێنێک ما بێ ئەوەش کە بەدەستیەمەوە نییە تا ئێستا هەوڵە دەین لە داهاتووە بتوانین کە ئەوەش جێبەجێ بکەین مەسلەی بە شیرۆوانەیەویش کە لە لای براشیعەکان و لای برا تورکمانەکانە ئەژینا ئێمە لە درێژایی ئەو مەسافەیە هەمووی ئەمنیەتێکی باش دروست کراوە خەڵک بە ئەمنیەت دەتوانێت بۆ خۆی ئێستا مرتاحە ژیانی باشە و بۆشمان بکرێ خەتەر لە شارەکانی خۆمان دوورخینەوانی و ئەوەی کردوشمانە کوردستانەیە ئەبێت دیوارێک ئێستا شتێکیشمان کردو حەزەکەم بزانن دیوارێکی قایمان دروست کردو لە منطقەی داق و قەوتاوسە بە درێژایی 30 کیلۆمەتر نەکرد بەش یاومانە بە قۆنتەرات بۆی کە سەنگەرێکی قایم دروستکەین کە دوژمنان نەتوانن زەفەری پێبەرن. کاک سەفا ئێوە بە حکمەوەی کە مێژوویەکتانەیە و تەجروبەی پارتیزانیشتان بینیوە ینی ماوەی ساڵێکە کە هێزی پێشمەرگە لە شەردا لەگەڵ چەکدارانی داعش بەڵام بۆچی ئێستا بە کۆمەڵ هێرش دەکەن ینی هەز سلبیاتی ئەمە چییە؟ وەڵی خۆ دەزانی مەسلەکە کۆمەڵ نییە کاکە هەموو کەسێک ئێستا لەوێ حرسی ئەوە ئیندیفاعی خۆڕاستە خۆم مەسئولەکان ئەڵێن کاکەمەیەن مەکەن هەموو پێشمەرگەیەک حرسی
بۆ سەرکەوتن بۆ ئەوەی کە پشتیوانی لە هەم لە ئەرزەکە و بۆی ئەرزەکە ڕزگار بکە هەم لە مەسئولەکەشی چکە دایمە لێرەی سە خۆ دەزانی زۆربەی ئەو برا پێشمەرگانە مەسئولەکانیان لەگەڵیانان چکە ئێستا ئەگەر ئەوان قیادەی نەکەن شەکەش باش بەڕێوە ناچێت لەبەرەوە ئەو قەرەباڵغی دروست بۆ ڕەنگە یەکێ لە نقطەی زۆعفمان بێ من حەزەکەم یانەوە نییە کە من دیفاع لەوە بکەم کاتەسەکەوە خاڵی لاواز بێت باش نییە ئەبێ هەوڵ بین کارێکی وا بکەین بەقەدەر حەجمی خۆی پێچکە ئەو شەڕی ئەبواتە ئێستا ئەو قۆتە زۆرەی ناوێ و لە داهاتووشە ئێمە زەرمان لەوە کردو کە زیاتر بەهۆی ئەو قەرەباڵغیەوە تووشێ و زەران بووین تەمەناکەم هەموو مەسئولەکانی خۆشمان هەمومان بۆ داهاتوو بەرنامەیەک دابنین کە بەقەدەر حەجمی ئیشەکەی خۆی ئەو هێزانە بچێت. بەڵێ کاک سەفا هەموو تەجروبەیەک یا هەموو ڕوبەڕووبوونەوەیەک پاش فترەیەک ینی کۆبوونەوەی گرنگی لەسەرکرێت کاتی ئەوە نییە پاشەوەی کە باسی کرد داعش پلانی خۆی گۆڕیەوە بەرامبەرتانە ئەین کاتی ئەوە نییە کە فەرماندەکان پێکەوە کۆبوونەوە لەگەڵ وەزیری پێشمەرگە ینی پلانێکی نوێ دابنێن بۆی سنوورەکان جەبەکان بیان پارێزن و بتوان بە شێوەیەکی باشتر ڕوبەڕووی داعش ببنەوە بۆ ئاگاداری جەنابتان و هەموو پێشمەرگەکان و کۆمەڵانی خەڵک لە دوای هەموو شەڕێک و پێش هەموو شەڕێ کۆبوونەوە کراوە لە وەزارەتی پێشمەرگە لەگەڵ کاک مستەفا محوەرەکان خۆیان کۆبوونەوەیان کردو لەگەڵ فەرماندەکان هیچ شتێک بەبێ بەرنامە ناکرێت خۆمە شەڕی ڕاستە ئێستا کە تۆی بینی بە چاوی خۆت شتێکی ئەوە عملیەکی ئاسان نییە لەبەرەوە دوای هەموو شەڕێک و پێش هەموو شەڕێک کۆبوونەوە کرێ و بە تایبەتی لە دوای ئەوە بۆی ئیسیفادە لە هەڵەکان بکرێ و بزانم بۆ بەرنامەی داهاتوو چیە کرێ ئەوەی کە کراوە تا ئێستا کراوە تەمەناکەم بتوانێت بەرنامەی باشتر دابنرێ. بەڵێ باسی لەوە کرد کە جگە لە بۆمب کە ئەوە پلانی داعش لە ئێستا چ تاکتیکێکی تر بەکارێنێ وڵی خۆ من نازانم تاکتیشی چی بەکارێنێ لە مەڵامەوانە خۆیان دیارە ئەوانیش بێ بەرنامە نین ئەو قوتە و ئەو هەموو ئیمکانێت و چەکەی کە هەیەە بەڵام داعش ئێستا لە پاشەکشایە لە هەموو شوێنەکان بە تایبەتی لە بەشەکانی خۆمان لە کوردستانە لە سعدیە و جەلەولا و بیگە تاکو ئیمڕۆ تا ئێرە و تا هەموو محوەرەکان هێزی پێشمەرگە مواقعی باشی هەیە و ئەو بەرنامە و شتەی کە داعژەیەتی تەنهاوەیە ئێستا لە پاشەکشایە و ئێمە وڵاتی خۆشمان ئازاد کرد تەمەناکەم ئێمەش بتوانین مقابلی بەرنامەی ئەوانەوەی کە هەیەە توانەکانی داعش لە ئێستاە بەرامبەر پێشمەرگە چین وڵایەوەی کەی بینین ئێستا و فەرموو ئێمە لەوەتی ئەو 4-5 جومەی کراوە لە قۆناغەکانی خۆیان لە هیچ شوێنی خۆیان ڕانەگرتووە و ئەو کە بە زەرریشمان بووە دیارە ئەوەیە کارۆکو باسمان کرد باسەکەمان زیاتر لەسەر ئەبووەیە بەڵام تیارەکانی تەحالوف و تیارەکانی هاوپەیمانان بەقەدەر شان بەشانی پێشمەرگە دەور و تەسیری هەبووە و ئێمە سوپاسیان نەکەین لێرەوە چکە ئەوە بەشێکە شەڕی دەولیە خۆ شەڕی کورد نییە هەموو وڵاتانەوە تا وەجبەیەن بۆ لای خۆمان و لە ئیزاع و لە تەلەڤیزیۆن و تا دوێنێ بۆریس یەلتسین و ئەمە چییە ئەمانەی ئەمریکا و چێ هەموو باسی سەرکەوتنی پێشمەرگەکەن و بە شانازیەوە باسیەکەن دەڵێن ئەبێ دامی پێشمەرگە بکرێ بێ پێشمەرگە بەجیا لە عێراق یارمەتی بدرێ ئێمە خۆمان ئەبێ هەوڵ بین کە ئەوە بکەین بڵێ کاتە کاک مستەفا ئێستا بەهێزترین چەکی داعش چییە؟ وڵات چێکی داعش خۆ دەزانی ئەوەی کە لە جێشی عێراقا بۆی کە ئێمە ژەماناوانی ژیانە هەموو سوپای عێراق لە شەو ڕۆژێکە 6 فرقەی تەسلیم بوو لە مووسڵەوە تاک و 4 فرقەی عسکەری دوانی سوات چەک و چوبەغانیان هەموو دەستکە و لە ڕوومادی لە مووسڵ لە شوێنەکانی تر ئیمکانێتێکی باشیانەیە ئەوەی کە هەیەە بە تا خۆ دەزانی ئەی ئەم هەموو قومبەلە و ئەم هەموو تۆپ و ئەم هەموو هاوەنە لە چۆیە ئیمکانێتیان هەیە مقابل ئەوانەی کە ئێمە هەمانە بەڵام تۆ باست لەوە کرد کە لە شەڕی ڕوبەڕووبوونەوە بەرامبەر پێشمەرگە نەیتوانی وە سەرکەوتوو بێ و ئێستا پشت بە بۆم دەبەستێ جا باشە خۆ ئێستا لە شەڕەکانەگە خۆتان لەبیرتان بێ ساڵێک کە مووسڵ ژیرا و دوای مووسڵ ئێمە زۆر لە شوێنانی کە ئێستا بەدەستمانەوەیە داعش گرتی هاتە پێشەوە خەتە لەسەر زۆر شوێن دروست بوو ناو جەلەولا سعدیەوانی تیابوون لە قەرەتەپاوانی تیابوون لە سەر جادەکەی دووسخورمات و کەرکووک لە داقوق علەمەکەیان بەرز بووبەوە بەڵام ئەو ئیمکانێت و ئەو وەزعی کە هێزی پێشمەرگە کردوێتی و ئەو شکانی کەوان شکانێن فەرقێکی زۆری هەیە ڕۆحیەت زۆر باشترە میلەت خەڵکی پشتیوانی لە پێشمەرگە کا پێشمەرگە ژەوتای بینی بەو وەزع و بۆ بێمەعاشی بووە بەو بێ ئیمکانێتەوە لە سەنگەرەکانە و جەژن لەگەڵ لە سەنگەرەکانە ئەکە ماڵ و مناڵی خۆی بەجێشتوە لەبەرەوە من پێم وایە ڕۆحێتی ئێمە و سەرکەوتنی ئێمە زۆر زیاترە و ئیشەڵا لە داهاتووشە
سەرکەوتنەکانی تریش چاوەڕێیەکرێ. بەڵێ کاک مستەفا بۆچی زیاتر پێشمەرگە لە میحوەری کەرکووک هێرش دەکات؟ وەڵی من ئەوە هەمووی بەرنمەیە خۆ لە خۆیەوە نییە سان ئێستا ئیمڕۆم بەیانێک کە پەلاماردراوە و هێرش کراوە بۆ سەر دوژمن خۆ بە کەیفی خۆی نییە هەر من لەوێ بمیان هەر کەسێکی تر لەوێ بێ بە بەرنامە کراوە شەڕەکە لەوێ ئێمە کە باسی کەرکووکەکەین کەرک و قوتسی کوردستانە دڵی کوردستانە قسانی کامومانەیکەین لامان مەبەست بوو ئێمە جارێ ئێوێ پارێزین لامان مەبەست بوو مەخمور پارێزین لامان مەبەست بووە بۆ داهاتوو شتەمە ناکەم هەموو ئەو شوێنانەی کە ئێستا ئەمینترە و هادیئترە شەڕەکە گەرمتر نیە لەوێ ئەوە ژەرە بێ بکەین ئێمە نابێت داوەسی چکە تا ئەو کاتی داعش بێ خەتەرە لەسەر کوردستان تا ئەو کاتی داعش بێ خەتەرە لەسەر هەموو سەنگەرەکانی پێشمەرگە بەڵام ئێمە ئەهمیەتی کەرکووک لەوەتی هەیە و لەوەتی تاریخی کوردەیە شەڕەکانی ڕابوو دوژمان لەسەر کەرکووک بووە لەبەرەوە ئێمە دوژمنیش لەوێەوە پەلاماری یاوین دوژمنیش لەوێەوە خۆ نەچۆتە شوێنێکی تر لەبەرەوە ئێمە لە شەڕەکان لە کەرکووک گەرم بووە و لە هەموو شیان لە هەموو قۆناغەکانە لە هەموو سەنگەر و میحوەرەکانە من سوپاسیانەکەم و پیرۆزبایان یەکەم سەرکەوتنی باشیان بەدەستناوە بەوەی ئیمڕۆژەوە کە جێگەی تەقدیرە بێ میلەتەکەمان شانازی بکە بۆەوە. بەڵێ کاک مستەفا چەند خولەکێک بەر لە ئێستا داعش گرتەیەکی ڤیدیۆی بڵاو کردەوە کە چەند پێشمەرگەیەک سەر دەبڕن واتە پێشمەرگەی دیل کە لەلایەن بۆ چ زانیاریەک هەیە لەسەر ئەو گرتە ڤیدیۆیە یاخود هیچ زانیارێک هەبوو لەسەر ئەوەی کە پێشمەرگە لای داعش دیل بێت ئێمە دیلمان هەیە پێشمەرگانی کە لای داعش دیل بوون چارەنووسیان چی لێ دێت ئێمە دیلمان هەیە و لای ئەوان دەمێکیشە اینجا ئەگەر مابێتی شن مەڵای پیاوە بێ شکرانی خواب کە لای وحشیانە زانیاری هەیە لەسەر ئەوەی کە ئەوەی ئیمڕۆژی زاریانیم نییە بەڵام تەوەقوعەکرێ هەموو شتێ بکەن لە داخی دڵی خۆیان پێشمەرگە یەگەگەر دیل بوو بێ وەختی خۆی یان هەر کەسێک تر ئەوە ئینسان نابێ خۆی شەڕ ینی شەڕ ئەوەش ئەسیریشی تیا بێ و ئەوەژە بێ شتێکی باش چاوەڕێەکەی لە عەقلێک کە لە ئەساسی نەماوە لە دنیا وەحشیەتی ئەوانە لەبەرەوە ئەو تابینیتیان ماوەی خسییانە قەفزەوە ئەوان ژنە کوژن ئەوان لەسەرەوەی کە جلێکی جوان لە بەرکەی ئەو کوژنی تر چۆن پێشمەرگەن شەید ناکەن. بەڵێ کاتە کاک مستەفا ئێوە هیچ ئاگاداریەکتان لەسەر سەبڕینی پێشمەرگە دیلەکان هەبووە؟ ئەوەی ئیمڕۆ ئێستا بیستومە ناگام لێنێ من چکە کاتوم لە جەبەکە نەبووم لە ماڵەوە هاتووم بۆ ئێرە و متابعە تەلەڤیزیۆنیشم کردو بەڵامەوە ماگالێنێ نازانم. چارەنووسی پێشمەرگە دیلەکانی لای داعش چی لێ دێت؟ وەڵی من تەمەناکەم ئەگەر بە گۆڕینەوە بێەوە ئەرزەوە گەزەوەی ئێمە ئامادەینەوە کاتی خۆشی قسەمان کردووە و بەڵامەوانە پێشمەرگە چەند بە ژمارە چەند پێشمەرگە دیلە لای وەختی خۆی 12 بوو 13 بوو هەمان بوو و پێشم وانێ زیاتری کردی بێ ئەگەر ئەمەی ئیمڕۆژ ئێمەش ئەسیر و شتمان نییە چکووانی شەڕەتفەنگیان لەگەڵ نەکردوین بمانگرن لە شوێنی خۆیان بوون ڕایان کردووە و ئەگەر هەشبێ ئەوە کۆنەکانن. هەری هیچ ئامارێکی فەرمیتان لەلایە لە سەبارەت بە پێشمەرگە دیلەکانی لای داعش؟ وەڵی نازانم چکە لە 100% چکە ئەکید نیم بەڵام لە ڕابردووە 15 بوو یان 16 بوو هەمان بوو لەو حدودە بوو. بەڵێ کاک مستەفا ئەگەر سەیری بە شێوەیەکی گشتی سەیری میحوەرەکانی هێزەکانی پێشمەرگە بکەیت یانی دەبینی تەنها لە میحوەری کەرکووک ینی شەڕ و ڕوبەڕووبوونەوە بەرەو پێشوون و هێرشکردن لەلایەن هێزی پێشمەرگەوە ئەنجامەدرێ. وەڵی اینجاوە بێ پیاو تەقدیری بکە و بێ پیاو بە شتێکی گەورەی بزانێ من پێم وایە ئێمە هەمومان یەک گیانین بەو نەفەسە ئیژ نەکەین کە وەڵا بۆ لێرە هەیە لێ من لە ڕابردوو شار لەم منبەرەی ئێوە قسەم کردووە پێشمەرگەیە لە سەنگەری جەلەولاوە بیگرێت تاکو سنجار و تا کۆبانی ئێمە بێ بە یەک ڕۆحێتیشکەین فەرقیەوە نەکەین بڵین وەڵا ئەمە لێرە وایە و لەوێ نییە سبینێک کە لەوێژ بووە بێ هەمووشمان بەشدار بین و ئەو خوێنەی کە لە شنگال و ئەوەی کە لە جلە یەک خوێنەی خوێنی پێشمەرگەیە خۆزگە قیادەکانی کوردی ژەمووی ئەمەی کە ئێستا هەیە هەموو دڵیان وەکو دڵی پێشمەرگە بووایە ئەو ڕۆحەتی کە هەیە ئەو کێشەی کە هەیە ئەو مەشاکلانەژەیە لە ناو پێشمەرگانیە من لە دڵی خۆمەوە لە وابینم هەموو پێشمەرگە براو کە سوکاری یەکن و هەموو یەکتریان خۆشەوێ و لێشتان پرسی بوو نیمڕۆ لە سەنگەرەکانە فەرق و جیاوازی ناکرێت لەوێ و تەمەناکەم هەموو خەڵک بێتە سەر ئەو ڕۆحێتی کە پێشمەرگە هەیەی. بەڵێ کاک مستەفا ئەو گوندانی کە کۆنتترۆلەکەن تا چەند استراتیژین یانی تا چەند ئەوە دێنێ کە پێشمەرگە
خۆی بۆ بە شەیدکردن بدات تا چەند ینی کاریگەری و شوێنی استراتیژین بۆ داهاتووی هێزەکانی پێشمەرگە. هەموو شوێنێکی کوردستان بۆ ئێمە استراتیژیە بە تایبەتەوەی ئیمڕۆ غەڕە کە بەرزایەکی گەورەیە مسەیترە بەسەر هەموو دەشتی بەرەو خواری حەوێجە و بەسەر شوێنەکانە هەموو شوێنێکی استراتیژی پیاوە بێ قایمی بکە لە شەڕی دنیاشە هەموو شوێنێکی بەرزایی کە ئیگری دێمە ئەو شوێنانە ئەهمیەتی خۆی هەیە و ئێمە ئەوەی کە ناوی سنووری کوردستانە بۆ ئێمە استراتیژیەوە ئەو شوێنانەشی ترکە مابێ دەبێ ئەگەر ئەوە نەکەین دوژمنیەتە پێشەوانێ لەبەرەوە ئێمە هەموو شوێنانە بێ بە ئەهمیەتە وەربگرین. بەڵێ کاک مستەفا باسی لەوە کرد کە قەزای حەویجە ناوەندێکی سەرەکیە بۆ چەکدارانی داعش و ئێستا هێزی پێشمەرگە 22 کیلۆمەتر لە حەویجەوە دوورە ینی پلانیەوەت ئەنەیە حەویجە کۆنتترۆل بکەن یاخود داعش لەو ناوچەیە لاواز بکەن کە ناوچەیەکی سەرەکیەوە ینی بارگای سەرەکی داعش لەو ناوچەیە. وەڵاوە خۆی دوو قۆناغێکیانیمە بۆ مەسلەیە بەدەست بنێونێ بەدەست فەرماندەی محوەرێکە بەدەست کەس نییەوە بە قیادەی کوردی بڕیالیە دەبا یەکەم ئێمە هیچ بەنامی جاری حەویجەمانە پێشمان بکرێ وڵا لە هەر شوێنێ پێمان بکرێت دژی تیرۆریست و داشان لەی شوێنێ ناوەسین بەڵام ئەمە عێراق بێ بە مەیدانە بێتە بێشەوە عێراق ئەوە 2 ساڵە گیری خواردوو بە ڕوومادی و یەت و ئەڕای ئێستاش بێزجی پێنەگیراوە ئێستاش ڕەنگە بەو سەر کاک جەعفەری ئەمڕۆ هەندێک قسەی کرد من پێم وایە قسەکانی زۆر حەقن ئێستاش دڵیان بە سەرکەوتنەکانی ئێمە چاوێن هەڵنایە بۆ داهاتووش ڕەنگە ئێمە تووشی کۆمەڵی کێشەبین لەگەڵەوان لەبەرەوە ئێمە ئەوە بێ بە هەمانجی لەگەڵ عێراقا بکرێ حەویجە چکە بەش ڕاز حەویجە شوێنەکانی تر بەڵام ئێمە گەر بۆمان بکرێ وڵا لە یەک شوێن ناوەستین بەڵام کوڕی خۆشمان نەکەین بە قوربانی کچی خەڵک لە ئەو شوێنەی کە زەرور نییە ئیتر ئێمە پێم وایە لە هەندێک شوێنە بێ بوەستین ناوچەیە کە خاڵی بەهێزی لایانی بەرامبەری ئێوە بێ داعش بێ ئەنی هی ئەوە نییە کە لاوازیکەن لەم ناوچەیە لەم کاتە کاتیەوە نییە ئەوگەر بشکرێ دەبێت قیادەی سیاسی و قیادەی فەرماندەی هێزەکانی پێشمەرگە بڕیالەوە کاک مستەفا هاوکاری سەربازی وڵاتان تا چەند هاوکارە بێ بۆ سەرکەوتنەکانی ئێوە بۆ پێشکەوتنەکانی هێزی پێشمەرگە وایە هاوکارەکان بەردەوامن وەڵڵا من بۆ ئەوەش نازانم چکە بەڵام لە داهاتووە لە ڕابردووە کۆمەکی باشیان کردین ئەوەی بەقەدەر حاڵی ئەو وەزئی شەڕە ئێستاش تەمەنا ئەەکەم کە بە چاوی خۆیان ئێستا هاوکاری پێشمەرگە ناکرێت ڕەنگە بکرێت ڕەنگە من نازانم لە 100% بەڵام هەموو وعدیان داوە موکەیان قساکەن هەموویانە لای هەولێر و لای برادران لەوێ کە قساکەن وعدی و پەیمانە دەن لەوە کەنەدایە ئەوە ئوسترالیایە ئەوە لە ڕابردووشە ئەڵمانیا و هەموو وڵاتەکانی تر کۆمەکیان کردو بەڵام بە مستەوای پێویست نییە یعنی دەمێکیشەوە چەند مانگێکە زیاتر کۆمەکوشتیانەدۆ بەڵام ئەگەر وعدەکانیان جێبەجێ بکەن تەمەناکەم هاوکارەکانمان بکەن چکە ئەم شەڕە شەڕی وڵاتانە شەڕی ئازادی و دیموکراتی و ئەوەیە لەگەڵ هەموو تاریکی و تیرۆریستەکانە شەڕی وڵاتانەیە کە خۆیان بە دیموکراتیە زانن. بەڵێ کاک سەپال لە سەرتا باست لە ڕۆڵی فڕۆکەکانی ئەو پەیمانان کرد چ ڕۆڵێکیانە بوو چ ڕۆڵێک ببینن دەورێکی ئەساسیان هەیە ئەوان خۆی ئێستا تەکنۆلۆژیاوە پێشکەوتووە کە لە ئاسمانەوە تەماشایەکە زانی چێ ژنە و چێ پیاوەزانی چێ مناڵە هەر بە خوێنەکە تەقدیریەکە لە شوێنێکە چەند کەسی لێە لەبەرەوە زمانی ڕابردوو نەماوە تیارەیەک بڕوا قەسڵ بکە هەمووی بە دیقە دەیکەن و ئێمە زۆرمان ئیسیفادە لێ کردوون و پشتوپەنایەکی گەورە بوون و لە داهاتووشە پێویستمان پیانە واتە ئێوە لەگەڵ هێزەکانی ئەو پەیمانانیش تا تۆ سەبارەت بۆی کە ینی هەمانگی باشەیە لە نێوان ئەوان بۆ پێشکەوتنتان لە ناوچەکە حتمما غرفەی عملیاتمان هەیە لە هەموو شوێنەکان کە شەڕی لێکرێ شاشەیەکی تەلەڤیزیۆندا ناوە کۆمەی تۆ چوارەوەنگەوەی تۆ بێ دانیشتون لەسەری لیژنەی ژووری عملیات تەماشاکە هەنگاو بە هەنگاو لەکوێدا تەوجیه هەکرێ خەریتێکی لە بەدەمایەکو چۆم ناوە دانیشتوم ئێستا ئاوەش لە بەردەمی خەڵکە هەموو شتەکان ئیسا تەکنۆلۆژیا لەوە چۆتە دەروانێ هەمووی وەکو مێلوورە بجوڵێتەوەی بینیت. بەڵێ زۆر سپاس بۆ مستەفا چاوڕەش یەکێک لە فەرماندەکانی پێش